ئومێدی ئەوەکەین ئەگەر خوا نەخواستە شتێکی تارە ڕوونە هەموو وەزعیا و هەموو وەزعی کارەبا لە مانگی ڕەمەزانە باشتر بێت و لایەن لیژنە هاوبەشەکانی قایمقامێتەوە چاودێری بازرگانی بەڕێوەبەراتی گەشتوگوزاری سلێمانی و زایدەن ئاسایشی ئابووری ڕێشوێنی توم و تۆڵ ئەگیرێتە بەر بۆ بەدواداچوون بۆ ناو بازار و بۆ نرخ و بۆ بەتایبەتی کاڵا و پێداویستی ئاساسیەکان کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیان پێێتی هەموو ئەو لیژنانە لە نزیکەوە سەدانی بازار و شوێنە گشتیەکانەکەن بۆ مەسی بە دوواداچوون و پابەندبوونی هەموو لایەک بە ئەو نرخانەوە. ئێمە بۆ مەبەستی جێبەجێکردنی ڕێوشوێنەکانی مانگی ڕەمەزان وەکو ساڵانی ڕابردوو لیژنەیەک پێک ئەهێنین لە نوێنرانی پۆلیس قایمقامیەت گەشتوگوزاری سلێمانی ئاسایش بۆ پابەندبوونی هەموو لایەک بە جێبەجێکردنی ڕێوشوێنەکانی مانگی ڕەمەزانەوە. ئەو شوێنانی کە بەنیازن لە مانگی ڕەمەزانی پیرۆزە شوێنەکانیان کراوە بێ پێویستە ڕەچاوی حرمەتی مانگی ڕەمەزاو بکەن و ڕووپۆش و پەردەی وا دابنێن کە خواردنگەکانیان لە ناو دیار نەبێت و لە جەژنەکانی شا پابەند بن لە بۆنەوە جەژنەکانی شا پابەند بن بە جێبەجێکردنی ڕێوشوێنەکانەوە و بە کردنەوەی شوێنەکانیانەوە بە ڕووی گەشتیاران و میوانان.